تەبانە ڕستۆ دوایەوەی کە باس لەو ئەو ڕێیان نەدێنێتەوە بۆ چوونە سروشتیانە لەبارەی پەیوەندی نێوان بوونەوەرەکانەوە دێتە سەر باسێکی تر تەبان لەو باسە دەردەچێ هەر ئەوەندەی کە بۆم خوێندنەوە پێشتر هەر ئەوەندە دەڵێ لەو بارەیەوە دواتر دەڵێ ناچینە ناو ئەم مەسەلە سروشتیە ئاڵۆزانەوە چونکە پەیوەندیان بە بابەتی لێکۆڵنەوەکەوە نییە لێرە گەرم جملەیە ئاوا بیری لێکەینەوە باشە ئەگەر پەیوەندی بە بابەتی لێکۆڵنەوەکەوە نییە بۆچی ئەڕستۆیە ناوێتی یعنی دەکرا هەر نەیهێنێ بەس فعلەن لە لایەکەوە پەیوەندی بە بابەتی لێکۆڵنەوەکەوە هەیە بەس هەست دەکەم لێرە ئەو لەسەری نەڕۆشتووە ینی درێژەی پێنەداوە ئەیتر ویستویەتی یا دیارە چونکەم کتێبە وا دیارە بۆ کەسێکی نووسیوە لەوانەیە لەو شوێنە حسابی بۆەوە کردبێکە زوو بچێتە ناو بابەتەکەەوە بەرەبەرە ینی کەسەکە تێگەیەنێکە لە مەسەلەکە بزانین تەمەەن دوای ئەوە یەکسەر دەچێتە ناو دەرگایەکی تر دەکاتەوە بۆ ئەوەی کە ئێمە بزانین هاوڕێیەتی چییە دەڵێ بەڵام با لەو مەسەلانە بکۆڵینەوە کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ئاکار و ئارەزووی مرۆڤەکانەوە هەیە ئایا هاوڕێتی لە نێوان هەموواندا هەیە یان هاوڕێتی لە نێوان خراپەکاندا نییە ئایا هاوڕێتی یەک جۆری هەیە یا زیاتر لە جۆرێکی هەیە ئەوانەی پێیان وایە بە جۆریەکە چونکە زۆری و کەمی تێدەکەوێت بەڵام ئەمە بەڵگەیەکی باوەڕپێکراو نییە چونکە ئەوانەی بە جۆر جیاوازن ئەوانی زۆری و کەمیان تێدەکەوێت ئەمە پێشتر قسەی لەبارەوە کراوە پێشتر دیارە لە بابەتەکانی پێشوە تەبەن لێرە دێت پرسیارەکانی بە دوواداچوونەکە تەرح دەکات پێشنیاری دەکات هەموو بە دوواداچوونێک پێویستە پرسیارێک بێنێتە لەبەرەوە پرسیار لە ئەسڵا خۆی بە دوواداچوونەکەیە بە شێوەیەکی ممکن ینی بە دوواداچوونەکەیە بەر لەوەی کە ئاشکرا ببێت لەبەرەوە چەند پرسیارەکە هێزی تیابێ و پرسیار بێ ئەوەندە بە دوواداچوونەکەش دقیقە چونکە پرسیارەکە بە دوواداچوونەکە ئاراستە دەکات جا لێرە ئەو دێت دەڵێ بۆ ئەوەی ڕاستەوخۆ بچینە ناو بابەتی هاوڕێیەتی دەچینە ناو ئەو مەسەلانەوە کە پەیوەندیان بە ئارەزوو و هەرسوکەوتی مرۆڤەکانەوە هەیە لەگەڵ یەکترا تا لە ڕێگەی ئەوەوە بزانین مرۆڤەکان هەرسوکەوت چۆن لەگەڵ یەکترا دەکەن و ئەو پەیوەندیانەی هەیەە چییە و کام لەو پەیوەندیانە پەیوەندی هاوڕێیەتیە ئایا پەیوەندیەکانی هاوڕێیەتی جۆری جیاوازی هەیە تەبەن کە باسی جۆری جیاواز دەکەین دەبێ بنەمای ئەو هاوڕێیەتیانە بنەمای جیاواز بێ یعنی دەکرێت دوو کەس بە پێ بنەمایە گاوڕێ بن دوو کەسی تر بە پێ بنەمایەکی جیاواز لەو بنەمایە هاوڕێ بن ئەو کاتە تۆ دوو جۆری جیاواز لە هاوڕێیەتی هەیە ئایا ئێمە چەند جۆرێکمانەیە لە هاوڕێیەتی یا وەکو هاوڕێیەتی هەر یەک جۆرە ئایا هاوڕێیەتی ئێمە کە ئەمە شتێک دێنێتەوە گرنگە تەبان هەر ئەویش بەسەریا دەڕوا بەس گرنگە ئێمە زۆر جار شتانێک دەبینین لە نێوان کەسانێکە کە خراپن کەسە خراپەکانیش ئەوان باسی هاوڕێیەتی دەکەن یعنی خراپەکان باسی هاوڕێکانی خۆیان دەکەن و ئەوەی کە باسی دەکەن بە ناوی هاوڕێیەتی باسی دەکەن بۆ نمونە کۆمەڵێک کەسی مافیا هەیە ئەم مافیایانە لە نێوان خۆیانە باسی جۆرێک لە هاوڕێیەتی دەکەن ئایا ئەمە هاوڕێیەتیە لێرەوەیە دەڵێ ئایا هاوڕێتی لە نێوان هەموو کەسێکە هەیە کەسەکان هەرچی بن دەکرێت ینی هاوڕێتین لە نێوانیانە هەیە یا وەکو هاوڕێتی تەنها لە نێوان چاکەکانیانە هەیە و لە نێوان خراپەکانان نیە تەمان لێرە ناڵێ لە نێوان چاکەکانە دەڵێت لە نێوان هەمووە هەیە یا لە نێوان خراپەکانان نیە یعنی خراپەکان ئیستیسنا دەکات لە چی لە هەمووەکە ئەو کاتە دەکرێت وای لێ بکەین ئایا هاوڕێتی تەنها لە نێوان چاکەکانە هەیە یاوەکو لە نێوان خراپەکانیشە هەیە جا لێرەوە
ئەمە دواتر لەوانەیە لە باسەکانی دواترا بچێتە سەر ئەم بابەتە بەس لێرە تەبانەر پرسیارەکە دەکا دوای ئەوە باس لەوە دەکا کە چەند جۆر لە هاوڕێیەتیمان هەیە دوای ئەوە دێتە سەر مەسەلەیە کە بە لۆجیک هینە کە بەڵگەیەکە کە ڕەتی دەکاتەوە ئەڵێ وانەی پێیان وایە بە جۆریەکە لەوێەوە پێیان وایە چونکە پێیان وایە هاوڕێیەتی زۆری و کەمی تێدەکەوێت یعنی چی؟ یعنی هاوڕێیەتی بە جۆر یەکە یەک جۆری هەیە بەڵام دەکرێت دوو کەس لەو هاوڕێیەتیە زیاتر هاوڕێ بن لە دوو کەسی تر بەڵام جۆرەکەی هەمان جۆرە یعنی ئەوەی کە جیاوازە لە چەندێتیایە لە هاوڕێیەتیەکە خۆیان نیە لە جۆران نیە یعنی دەڵێ ئەو دوو کەسە زۆر هاوڕێی یەکترین لەگەڵ ئەوەی دەڵێ ئەوە هاوڕێیەکی زۆر نزیکم نییە ئەمە ینی چی ینی هاوڕێتە بەس هاوڕێیەکی نزیک نییە ینی زۆری و کەمی دەکەوێتە ناو هاوڕێیەتێکەوە ئەلەوان وتویانە بە جۆر یەکە ئەوەی جیاوازە ئەوەیە هاوڕێیەتیەک ئەم هاوڕێیەتیە یا زیاتر هاوڕێیەتیە یا کەمتر هاوڕێیەتیە بەڵام ئەڵێ ئەمە بەڵگەیەکی باوەڕپێهێن نییە ئێمە بڵین لەبەر ئەوە بە جۆر یەکە چونکە بە چەند جیاوازە لە ڕووی چەندیەتی زۆری کەمیەوە جیاوازە ئێمە ناکرێت زۆری کەمی بکەینە پێوەر بڵێن ئەمە ئەساسە بۆ ئەوەی هاوڕێیەتی یەک جۆر بێت مادام هاوڕێیەتی زۆری و کەمیتیایە هەر دەبێ یەک جۆر بێت یعنی مەرجی ئەوەی کە یەک جۆرە چییە ئەوەیە کە زۆری و کەمیتیایە ئەڵێ ئەمە هەڵەیە بۆچی چونکە دەکرێت شتانێکە بن زۆری و کەمیان تیابێت و بەڵام فرە جۆر بن لە نێوان کۆمەڵێ زۆریشا دەکرێت زۆری و کەمی هەبێت لەبەر ئەوە زۆری و کەمی تەحدیدی ئەوە ناکا کە مادام زۆر و کەمی لەو شتا هەیە ئەو شتە دەبێ یەک بێت بۆچی چونکە ئێمە زۆری شتانێکمان هەن کە ئەوان زۆری و کەمی هەڵدەگرن بە جۆری زۆرن کەواتەم بەڵگەیەکی لۆجیکی نیە تەبەن لێرە ئەوە ڕەت دەکاتەوە کە ئەوانەی پێیان وایە هاوڕێیەتی یەک جۆرە یەک جۆر بێت بەڵام ئایا دواتر کە باز لە هاوڕێیەتی دەکا ئەو دەگاتە کوێ ئایا هاوڕێیەتی یەک جۆرە یا فرە جۆرە تەبەن لێرەوە دەست بە وەڵامدانەوەی پرسیارەکەی دەکات دێتە سەر باسکردنی جۆرێک لە هاوڕێیەتی کە دواتر خۆشی ئەوە ئاشکرا دەکا کە ئەم جۆرە لە هاوڕێیەتی بەڕواڵەت هاوڕێیەتیە یعنی هاوڕێیەتیەکی شکلیە یعنی بەناو هاوڕێیەتی ئەوەی کە ئێمە دەڵێنە و دوانە هات بەناو خزمن بەناو هاوڕێن بەناو بران ئەم بەناوە ینی چی ینی بەناو مسلمانە بوون ئەمانە کە دەڵێن بەناو ینی بە شکلێکی ڕواڵەتی یعنی بە شکلێکی کرۆکی و جەوهەری ئەمانە هاوڕێن نین هاوڕێیەتیەکەیان شتێکی لاوەکی دروستی کردووە و ئەو دێتە سەر ئەو جۆرانن لە هاوڕێیەتی کە جارێ هاوڕێیەتی ڕواڵەتی و لە ڕێگەی ئەمانەوە کە ئەمانە دیاری دەکا اینجا بەرەو چی دەڕوا بەرەو ئەوە دەڕوا کە هاوڕێیەتی ڕاستەقینە لەسەر چی دادەمەزرێت سەرەتا هاوڕێیەتیەکمان نیشان دەدا دواتریش ئەو هاوڕێیەتی ئێمە وا دەزانین هاوڕێیەتیە لەگەڵ ئەو هاوڕێیەتی کە هاوڕێیەتیە نەک ئێمە وا دەزانین یا وای دەبینین هاوڕێیەتی جا لە چێوە دەست پێ دەکەن تەبەن وتمان ئەو پەیوەندیەکی تونند و تۆڵ لەناو ئەم بیرکردنەوەی ئەرستۆل لە نێوان خۆشەویستی و هاوڕێیەتی هەیە لەبەرەوە زۆر جار کە باسی هاوڕێیەتی دەکا باسی خۆشەویستی دەکات و جاری وایە تۆ لێت تێک دەچێ هەرێ باسی خۆشەویستەکان دەکا یا باسی هاوڕێکان دەکا یعنی لە ناو تەرجەمەکانی شاوتێکستانی تەرجەمەیان کردووە لە هەندێکیانە لە هەندێک شوێنە بە خۆشەویست تەرجەمەیان کردووە لە هەندێک شوێنە بە هاوڕێت تەرجەمەیان بەڵام لێرە وەکو وتمەوەی ڕەبتی بە سروشتی ئەو شەوە هەیە کە لە گریکیا هەیە هەردوو ماناکە هەڵدەگرێت بەڵام
ئەرستۆ سوودێکی لەم هاوواتاییە وەرگرتووە، ینی کە خۆشەویستی وشەکە بۆ هەردووکیان بەکاردێ و فعلەن لە شوێنەکە هەندێک جار بۆ ڕوونکردنەوەی هەندێک شت هەردووکیان بەکاردێ. لەبەرەوە کاتێ تێکستەکە دەخوێنینەوە ئەوە بزانن کاتێ باسی خۆشەویستی دەکرێت لامان کاتا باسی چییە؟ باسەکە باسی هاوڕێیەتی. جا بەچی دەست پێ دەکا؟ ئەڵێ ئەگەر بزانرێت ئەوەی خۆشویستراوە چییە ئەو مەسەلانە ڕوون دەبنەوە. یعنی چی ئەوەی خۆشویستراوە؟ ینی هاوڕێ خۆش دەوێ، ئەوەی کە خۆشی دەوێ بابەتەکەی کە خۆشی دەوێ. ئەگەر ئێمە بزانین ئەمەی کە ئەم کەسە خۆشی دەوێ ئەم شتە چییە، ینی بابەتی خۆشەویستەکە، ئەوە شتانێک بۆمان ڕوون دەبێتەوە. تۆ خۆشەویستی ینی بەرامبەر شتێکە، ینی شتێک دەبێ هەبێت تا تۆ خۆشت بێت. ئەو شتێک کە تۆ خۆشت دەوێ خۆشویستراوەکەیە. لە مەوزوعی عشق ئەگەر ئێمە سەیری کرد عاشقەیە و معشوقەیە. معشوق ئەوەیە کە کەسەکە عاشقی بووە، ینی بابەتی عشقەکەیەتی. لێرە هەندێک مەسەلەی وردەیە، لێرەش کێشە دروست دەبێت لە بینی ئەوەی بۆ نمونە من کەسێکم خۆش دەوێ یا شتێکم لەو کەسە خۆش دەوێت کە کەسەکە نییە. دێت لێرەوە باس لەو هاوڕێیەتیانە دەکا کە هاوڕێیەتی ڕواڵەتی. ینی کاتێک ئێمە من کەسێکم خۆش دەوێ بەڵام لە ئەساسەوە کەسەکەم خۆش ناوێ، کەسەکەم لەبەر شتێک خۆش دەوێت. وەکو بینە کوردی کە دەڵێ پێم دەڵێ خارە تا چۆلەکەی بۆ بگرم، یعنی ئەگەر چۆلەکەم بۆ نەگرت من خاڵ نیم. ینی خاڵیەتیەکە پەیوەستە بە چیەوە؟ بە چۆلەکە گرتنەکەەوە. ینی شتێک لە دەرەوەی خۆیەیە وجودی ئەمێ ڕاگرتووە. تۆش کاتێک کەسێکت خۆش دەوێ خۆشەویستیت بۆ کەسەکە کاتێ شتێکی دەرەکی ڕای دەگرێت کە لە ینی کەسەکە خۆی نییە، ئەو کاتە تۆ بە ناوی خۆشویستنی ئەو کەسەوە شتێکی تر لە کەسەکە دەوێت. یعنی چی؟ یعنی خۆشەویستەکەی کە هەتا بۆ کەسەکە نییە، بۆ شتەکانی کەسەکەی، بۆ شتێکە لەو شتانەی کە لە کەسەکە هەیە. لێرەوە بە تەواتی ئایا ئیترە و پرسیارە دروست دەبێت ئایا فعلەن خۆشەویستیەکەیە کە ئێمە بۆ کەسەکەمان بێنەک بۆ شتەکانی. وە کاتێک ئێمە لە ژیانە بە شێوەیەکی هەرەمەکیانە و عادەتیانە بۆ نمونە باز لە خۆشەویستی خۆمان دەکەین و بەبێ ئەوەی فەحسی کەین و تاقیکەینەوە بزانین ئێمە کە بە کەسێک دەڵێن خۆشمان دەوێ بۆ خۆشمان دەوێ و ئەم خۆشویستراوەکە چییە؟ ئێمە زۆر جار ئەگەر بێت و بیل لەم خۆشەویستە بکەینەوە لەلایەکەوە دەگەینە ئەوەی کە بەڕاستی کەسەکەمان خۆش نەویستووە. ئێمە شتێکمان ویستووە نەک کەسەکەمان خۆشویستووە. بەڵام ئێمە هەستێکمان هەیە ئەوە هەستەوە تعریف دەکەین بەرامبەر کەسەکەیە. ئەی چۆن دەزانین ئەمە هەستە بەرامبەر کەسەکە نییە؟ ئەو کاتێک کە ئەو شتەی ئێمە دەمانەوێت لە کەسەکە ئەگەر ئەو لە ئێمەی گرتەوە ئەو کاتە چی نامێنێت؟ ئەو کاتە خۆشەویستیەکە نامێنێت. کەواتە وجودی خۆشەویستی کەسەکە لەسەر شتێک بەندە کە لە دەرەوەی کەسەکەیە، کەواتە خۆشەویستیەکە ڕواڵەتیە. لێرەوە ئێمە دەڵێن خۆشەویستیەک ڕواڵەتیە و خۆشەویستیەکیش جەوهەریە. ئەوەی جەوهەریە کە تۆ ئەو شتت دەوێ ئەو شتت دەوێ و ئەم شتە ینی لەبەر شتێکی تر نادەوێت. بەڵام کاتێک کە تۆ ئەم کەسەت خۆشویست بۆ شتێکی تر کەسەکە لەلات چی نییە؟ ئامانجی خۆشەویستەکە نییە. کەسەکە ئامانج نییە، ئەوەی ئامانجە کەسەکە وەسیلەیە، یعنی کەسەکەت کردووە بە ئامراز و ئامانجەکە ئەوەی کە تۆ دەتەوێت پێی بگەی ئامانجەکەیە لە ڕاستی وەسیلەکە نییە، چونکە ئامرازەکە تۆ بۆ چیتە بەکاری دێنی بۆ ئەوەی بگەی بە ئامانجەکە. لەبەرەوە ئەو کاتە ئامانجەکە دەچێتە شوێنی وەسیلەکە، وەسیلەکە دەچێتە شوێنی ئامانجەکە. لێرە خۆشەویستیەکی ساختە دروست دەبێت و هاوڕێیەتیەکی ساختە دێتە ئالا. بۆچی؟ چونکە ئێمە ئەو کاتە ئەو کەسەکە لە لامان خۆشمان دەوێت لەبەر شتێک نەک لەبەر خۆی. ئێمە شتەکانمان لەبەر کەسێک خۆش ناوێ، وەکو ئەوەی کە پێشتر باسمان کرد، ئێمە کەسەکەمان لەبەر شتەکان خۆش دەوێت.
کاتێک کە ئاوا بوو ئەو کاتەی تر پەیوەندیەکە لە نێوان لە ڕاستە تۆ و وجودێکی ترانیە وەک خۆت لە نێوان تۆ شتێکایە هەر وەکو پەیوەندی تۆ ئەو شتانەی کە لە دەوروبەرتا هەن و تۆ سوودیان لێ دەبینی یا شێژیان لێ دەکەیت کەواتە خۆشەویستەکە بۆ شتەکانی اینجا لێرە بەرەبەرە دەچێتە ناو ئەو بابەتەوە و دوو جۆر لە خۆشەویستی سەرەتا دیاری دەکا تابان سێ جۆر یەکەم جار دەڵێ سێ جۆر بەڵام دوو جۆریان لە ڕاستیە لە یەکەوە یعنی ئەمان شتە یا هەردوو جۆرەکە لە لایەکەوە کە سێری کەی سێمیان دەردەچێت ئەویش چییە؟ خۆشەویستی بۆ شتێک کە چێژی لێ دەبینی یعنی تۆ لەگەڵ کەسێکە هاوڕێیت لەبەرەوەی خۆشی لەو کەسە دەبی نەک لەبەر خۆی یعنی ئەگەر بۆ نمونە قسەی خۆش دەکەم کەسە ئەگەر قسە خۆشەکانی نەمێنێ تر تۆش تااقەت نییە لەگەڵ دانیشی چونکە ئەوەی کەوای کردووە تۆ ئەوت خۆش بێت چێشکردنە لەو قسانە ینی لە ڕاستە مەوزوعەکە لە کەسەکانی کەسەکەت خۆش ناوێت قسە خۆشەکانیت خۆش دەوێت ئەوە ئامانجەکەتە کەسەکە تەنها وەسیلەکەیە بۆ قسە خۆشەکانەوە بۆ بکە یعنی تۆ کەسەکە بەردەوام تێدەپەڕێنی دائیمە تەرکیزت لەسەر چییە لەسەر قسەکانی کەسە قسە خۆشەکانێتی کە خۆشیەکرد پێ دەدا یا ئێمە کەسانێکمان خۆش دەوێت بۆ ئەوەی سوودێکمان پێ بگەین ئەوەی کە پێشتر لە باسی بەتەمەنەکان دەکا کە گەنجەکان سوودیان لێ وەردەگرن بۆ ئەوەی لە ژیانە غەڵەت نەکەن و نازانم ئەوەی ئەمەیان دەکەوێتە ناو سوودەوە ئەوی تریان دەکەوێتە ناو چێژەوە شتێکیش دێنێ بە ناوی چاکەوە بەڵام لە ڕاستیە دواتر ئەوە دەبینین کە ئەوەی سوودمەندە بە ناوی چاک باز دەکرێت بەڵام ئەمە دواتر نازانین گفتوگۆکە چی لێدێ تەسەور دەکەم گفتوگۆکە ینی بە ئاراستەیەکی ترا بڕوا و دواتر مەوزوعی چاک لە خۆیان بۆمان تهدیدکە یعنی ئێمە کە دەڵێن شتێک بە سوودە ینی چی ینی باشە بۆ من شتێک کە باشە بۆ من ینی شتێکە کە بە سوودە بۆ من لێرە مەوزوعی چاکە شتێک چاکە لە خۆیان ئەمە نییە ئەو شتە چاکە بۆ من ینی ئەوە نا لە خۆیان چاکە چاکە بۆ من دەکرێت ئەوەی چاکە بۆ من بۆ تۆ خراپ بێت ئەو کاتە ئەوەی چاکە گۆڕانی تێدەکەوێت ئەم چاکە لە لایەکەوە خراپە و لە لایەکەوە چاکە ئەی معقول نییە شتێک چاک بێ لامان کاتا چاکیش بێت و خراپیش بێت بۆچی چونکە بۆ من چاکە بۆ تۆ خراپە تۆ دەڵێ ئەو شتە خراپە منیش دەڵێم چاکە بۆچی بۆ من سوودی هەیە بۆ تۆ ئەمە مەوزوعەکە سوودەکەیە ینی بنەمای ئەم چاکیەی ئەم شتە شتێکی ترە کە خۆی نییە چاکەکە خۆی نییە سوودە لێرە تقریبا باسی چاکە مربوط بە سوودەوە دەکات و باسی جارێ چاکە لە خۆیان ناکات کەواتە ئەگەر سێری پەیوەندیەکان بکەین لە ڕاستیە ئەوەی کە لێرە باز دەکرێت لەسەر دوو بنەمای چێژ و سوود جابل لەوەی بچینە ناو هاوڕێیەتی لەسەر بنەمای چێژ و سوود حەز دەکەم من دێشت لەبارەی چێژ و سوودەوە ڕۆشتکەم تەبەن بنەمای چێژ یعنی من خۆشی لە چی دەبەم و چێژ لە چی دەکەم و چێژ لە چی ناکەم و ئازار بە چی دەچێژم و ئازار بە چی ناچێژم لە ئەساسەوە بنەمایەکی ئاژەڵیە ینی لەناو ئاژەڵەکانە و ئاژەڵەکان بە پێی بنەمای چێژ و ئازار کار دەکەن شتێک ئازاریان پێ بگەێنێ دوور دەکەونەوە شتێک چێژیان پێ بگەێنێ لێ نزیک دەکەونەوە منداڵ کە هیچتا وشاری پێ نەگەیوە سوود و مەوزوعی سوود نازانێت چی باشە بۆ ئەو چی باش نییە نازانێت چی دەزانێت چی چێژیەیە بۆ ئەو چی چێژی نییە بۆ ئەو کاتێک دەست بۆ ئاگرێک دەبات دەسووتی ئازاری دەدا لێ دوور دەکەوێت کاتێک شتێکی خۆش بۆ منداڵەکە دەکەی منداڵەکە لێ نزیک دەکەوێتەوە و ئەمە بنەمای
چێژ و ئازارە. بنەمای چێژ و ئازار هەڵسوکەوتی ئاژەڵیانەی مرۆڤیش تەحدید دەکەن. کاتێ مرۆڤ وەک ئاژەڵێک بیر دەکاتەوە، ئەو کاتە وەک ئاژەڵێک هەیە باوا بڵێم، کاتێکە بەپی چێژ و ئازار ژیانی ڕێک دەخات. ئەو شتانەی بۆی چێژدارن نزیکیان دەکەوێتەوە، ئەو شتانش کە ئازاری دەدەن لێیان دوور دەکەوێتەوە. وە شتێکی تر لە ئارانیە. یعنی بۆ نمونە گرنگ نییە ئەو شتێک کە تۆ چێژی لێ دەکەی زیان بەخش بێت. گرنگەوەیە چێژی لێ. یعنی ئاژەڵێک شتێک نازانێت بە ناوی زیان بەخش و تەندروست. ئەگەر ئەوانیش بیان زانیایە تەندروستی چییە، حتمما ئەوانیش نەخۆشخانەیان دەبوو، چونکە ئەوان نازانن تەندروستی چییە و مەفهومی ئەمەی کە ئێمە پێی دەڵێن تەندروستی، پێی دەڵێن زیان، پێی دەڵێن ئەم شتانە، ئەمانە کۆمەڵە مەفهومن کە ئینسان ئەو دۆخە ئاژەڵیەت تێدەپەڕێنێ، دەچێتە ئاستێکی تر لەو ئاستا هەست بە چی دەکات؟ هەست بە سوود و زیان دەکات. ئەو کاتە مەبدەیەکی تر دێت کار دەکات لە ناو ئینسان، هەڵسوکەوتەکەی تەحدید دەکات، دەڵێ لە فلانە شت نزیکەوەرەوە یا لە فلانە کەس نزیکەوەرەوە یا لێی دوورکەوەرەوە. بۆ نمونە تۆ خۆشی لە کەسێک دەبینی کە پێکەوە بن وە پیاسە بکەن، بەڵام یا چێش لە یەکتر دەکەن، بەڵام بە بۆنەی بۆ نمونە نەخۆشی کۆرۆناوە تۆ دەبێت لێ ڕاکەیت. بۆچی؟ چونکە زیان لێرە بنەمای زیانەکەیش دەکەن، یعنی بنەمای تەندروستی، بنەمای ئەوەی کە من تەندروست بم، نەخۆش نەکەوم وە لێرە ساغ بم. ئەم بنەمای ئێمە بەمە دەڵێن چاک، ئەڵێن ئەو شتە و دەرمانە بۆ من چاکە، یعنی بۆ تەندروستیم چاکە. ئەم چاکەیە عیلاقەی بە چاکیەوە نییە ئەوەی کە کەسێک چاکە، کە ئێمە دەڵێن ئەندازیارێک چاکە یا دکتۆرێک چاکە، مەبەستمان لەوە نییە کە کەسێکی چاکە، یعنی لە پیشەکەیە چاکە، ئەو ئیشەی کە دەیکا بە چاکی دەیکا. ئەم بە چاکیکردنە، بە چاکی شتێک بەڕێک و پێکی بیکە و بە تەندروستی بیکە، تەندروست بێ فلان لە ئەمانە هەمویان ئێمە بە معنای چاکە بەکاریان دێنین. تەبەن لای گریکەکانیش هەر معنای چاکە بۆ ئەمانەش بەکاریان دێن. یعنی جاری وا هەیە شتەکە بە چێژە بەڵام زیانمان پێدەگەیەنێ، ئەوە بە پێی بنەمای قازانج و زیان، قازانج و سوود و زیان ئێمە چی دەکەین؟ دوور دەکەوینەوە لەو شتە. ئەی ئەگەر بنەمای چێژ بەکاربێنین چی دەکەین؟ لە شتەکە حتمما نزیک دەکەوین. کەواتە لێرە دوو بنەمای دژ هەیە، جاری وایە دژ دەبن، جاری وا هەیە ئەو شتەی بە چێژە لە عینی کاتیشا بەسوودە. لێرە دوو بنەماکە لە ناومانە کێشە دووز ناکەن، یعنی دەبێ یەکێکیان بێ، یەکێکیانیشکە. بنەمای چێژەکە لەگەڵ بنەمای تەندروستیەکە یعنی هەردووکی ئیش دەکەن. بەڵام عادەتەن تۆ ئەگەر بەپی بنەمای چێژ جوڵایتەوە، یعنی بنەمای تەندروستیەکە و کاتە نەفی دەبێتەوە کاتێک کە کەوتیتە بەردەم شتێک کە چێژدار نەبوو، ئازاری هەبوو، وەکو منداڵێک کە دەرمانێکی تاڵ دەخوا لێ ڕادەکات. بەڵام لە هەندێک دۆخدا لێکجی دروست نابێ، دەکرێت فعلەن ئەوەی چێژدارە باشیش بێ، باش بێ بەمانایە. بنەمایەکی تر هەیە لە سەرووی ئەمەوە کە ئینسان لە ڕاستیا بەم بنەمایە ئینسانە، یعنی وجودی ئینسانی ئینسانەکە لێرایە. ئەویش عیلاقەی بە قازانج و سوود و قازانجەوە نییە، ببرن قازانج و زەرەرەوە نییە، قازانج و زیانەوە نییە. یعنی شتێک دەکرێت قازانجی تیابێ بۆ من بەڵام ناحەقێت، شتێک دەکرێت قازانجی تیابێ بۆ من بەڵام نادادوەرانە بێت. کاتێ من بەپێی بنەمای چاکە بە معنا باڵایی قسە دەکەم کە هەموو ئەوەی کە شتێکی دادوەرانە بێ چاکە، ئەوەی حەق بێ چاکە، ئەوەی حەق بێ چاکەوە، ینی چاک نییە بۆی کەس، خۆی لە خۆیان چاکە، وەکەوە نییە کام دەرمانە چاکە بوون، ئەمانە جیاوازن.
تۆ لێرە دەکەویتە بنەمایەکی تر لە تۆ کار دەکات و بەپێی ئەم بنەمایەتەوە لە شتێک نزیک دەکەویتەوە یا دوور دەکەویتەوە. ئەویش بنەمای چاکبوونە. لەبەرەوە من ئەمانە دەبێت ناوەکانیان بگۆڕم. یەکێکیان بنەمای چێژ و ئازارە، یەکێکیان بنەمای قازانج و زیانە، یەکێکیان بنەمای چاک و خراپ. وە بنەمای چاک و خراپ دەکرێت شتێک زیانی هەبێت، ئازار بەخشیش بێت، بەڵام چی بێت؟ چاک بێت، حەق بێت، ڕاست بێت. دەکرێت شتێکیش چێژ ببەخشێت، باشیش بێت و چاکیش بێت، یعنی زەرەر نەدا، سوودی هەبێت، لە عینی کاتیشا بکەوێتە ناو چێوە؟ ناو چاکەکانەوە. یعنی جاری وهەیە هەر سێکیان پێکەوە دەکرێت ڕێکەون، جاری وهەیە یەکێکیان دوانیان نەفی دەکات، جاری وهەیە دوانیان یەکێکی تریان نەفی دەکەنەوە. یعنی دەکرێت شتێک تەندروست بێت، چاک بێت، بەڵام چێژدار بێت. و ئێمە لە نێوان ئەم سێ هێزای ئیتر بەپێی کامیان بجوڵێنەوە، بەپێی ئەوە پەیوەندیەکانمان ڕێک دەخەین. بەپێی بنەمای چێژ جوڵاینەوە ئەو کاتە هاوڕێیەتی لەگەڵ ئەوانیترا لەسەر ئەساسی چێژدا دەمەزرێت. بەپێی قازانج و زیان ئەو کاتە بەپێی قازانج ئێمە هاوڕێیەتی لەگەڵ کەسانێکا دەکەین، چونکە قازانج دەکەیندا لەوەی کە هاوڕێ بین. یا ئەوەیە لەسەر بنەمای چاکی و چاکبوون ئەم پەیوەندیەدا دەمەزرێت. ئەمەیان ئیتر شتێکی ترە تەبەن دواتر ئەرستۆ دەچێتە سەری. و لێرا پێم وایە ئەو پێی وایە پەیوەندیەکە لە پەیوەندێکی ڕواڵەتیەوە دەبێتە پەیوەندێکی جۆیە کرۆکی. ئێستا من تێکستەکە دەخوێنم، دوای ئەو ڕوونکردنەوانەی ترەست دەکەم تێکستەکە بە ڕۆشنی بۆتان دیارە دەکرێتەوە. هەڵێ ئەگەر بزانرێتەوەی خۆشویستاوە چییە، ئەو مەسەلانە ڕوون دەبن. ئەو ئاشکرایە هەموو شتێک خۆش ناویستێ، بەڵکو ئەوە خۆشدەویستێ کە دەکرێت خۆشمان بێت. یعنی هەموو شتێک شیانی ئەوەی تیانێ خۆشمان بێت. وەکو ئەوەی کە بۆ نمونە ئێمە شەرابێکمان خۆش دەوێت، ئەمە ناکرێت، ینی شەراب خۆش ناویستێ. ئێمە ناکرێت ئەوانێک بڵێن کورسیەکمان خۆش بێت، ینی شتانەگەیە قابلیەتی ئەم خۆشەوی ئەوە یانتیانەیە کە تۆ شتێکی لەو بابەتت خۆش بێت. و خۆشەویستی دەبێ لە شتێکی خۆشویستراوە بێت، شتێک بێت کە هی ئەوە بێ خۆشویستراو بێت و ئیمکانی ئەوەی تیان شاو بێ بۆ ئەوەی کە تۆ خۆشت بێت. و شتە مادیەکان عمومەن شاو نین بۆ خۆشەویستی. و ئەو مەبەستی لێرە ئەوەیە کە دەڵێ ئێمە هەموو شتێکمان خۆش ناوێ، ئەو شتانەمان خۆش دەوێت کە شیاون بۆ خۆشەویستی، یعنی خۆشەویستن، ئەوانن کە دەکرێت خۆشویستراو بن. ئەویشیان لەبەر ئەوەیە چاکەیە، لەبەر ئەوەیە خۆشەیە، لەبەر ئەوەی بەسوودە. یعنی ئەو شتانەش کە ئەوانە کە هی ئەوەن خۆشمان بێن و ببن بە خۆشویستراو، لەبەر سێشت خۆشمان دەوێن. یا ئەوەیە چێژی هەیە ئەو شتە، یا ئەوەیە ئەو شتە سوودی هەیە، یا ئەوەیە چاکە. طبعا دواتر خۆی کێشە هەر لە ناو باسەکەی خۆیان بۆ ئەم چاکەیە دروست دەبێت، چونکە کە باسی چاکە دەکا لێرە دووشەکە دووکی تێکەڵە. ئەوەی کە ئێمە بۆ شتی باش، ئەوەی کە دەڵێن باشە بۆمان و ئەوانە، ئەوەی باشە بۆ کەسێک یا چاکە بۆ کەسێک، لەگەڵەوەی کە بەڕاهی چاکە لێرە تەبەن جارێ جیانەکراوەتەوە. ئەڵێ وا دەزانرێت ئەوەش کە بەسوودە ئەوەیە کە لەوەوە شتێکی چاک یا خۆشیەک بەدەستێت. لێرە ئەوەی باشە باشەکەی هێناوە لە جاتیەوەی بڵێ، ینی چێژەکە ئەوەی کە شتێکی خۆشە لەگەڵ ئەوەی کە بەسوودە هەردووکیان چاکن. دەڵێ ئەوەی کە چاکە و ئەوەی چێژدارە هەردووکیان لەوێەوە کە بەسوودن، بۆیە خۆشمان دەوێت. نانی تێکەڵیەک لێرە هەیە لە ڕاستیە. لێرە دەکرێت تۆ بڵێ کە بەو مانایە باسی باشی دەکەی کە بۆ من باشە، شتێکە حەزر لێیە دەڵێ بەویشانی کە چێژی لێ دەکەی هەر دەڵێ بۆ من باشە، شتێکیش کە بۆ تۆ سوودیەیە تۆ هەر دەڵێ بۆ من باشە. لێرە لە ڕاستیە باشە معنای سوود و چێژەکەش ئەوەی کە چێژی هەیە و ئەوەی سوودی هەیە دەگرێتەوە. بەزەما تۆ بە پێچەوانەوە ئەوەی سوودی هەیە
کردوێتی بەوەی کە دوانەکەی تر بگرێتەوە یعنی ئەوەی چاکە و لەگەڵ ئەوەی چێژی هەیە دەڵێ هەردووکیان سوود دەگەێن لە کاتێکا خۆی دەبوایە ئەگەر شتێکی ئاوا هەبێ وا بڵێ ئەوەی سوودی هەیە لەگەڵ ئەوەی چێژی هەیە هەردووکیان ئێمە بە باشیان دەزانین هەڵێ ئەمەش ئەوە دەگەیەنێت ئەوەی کە خۆش دەویستێ ئەوەیە کە چاکە یان ئەوەیە کە خۆشە لێرە چی کرد لێرە لە نێوان ئەوەی بەسوودە لەگەڵ ئەوەی کە چاکە ئەو دوانەی کردەوە بەیەک بۆچی گەیشت بەوەی کە چییە کە ئەوەی کە چاکە یان ئەوەیە ئەوەی کە خۆشمان دەوێت ئەوەیە کە چاکە یا ئەوەیە کە چێژی لێ دەکەی یعنی خۆشە ئەی سوودەکە کووە ئەوەی کە سوودی هەیە ئە سوودەکەشە لە زمانی ئەوەیە کە چاکە یعنی دوان ئەگەر وابێ دوان چونکە ئێمە ئەوەی سوودی هەیە باشەکە دامانەوە بەڵام ئەوەیان کە چاکە ئایا ئەلێرە دێت خاڵک ینی پرسیارێک دروست دەکات لەبارەی ئەوەی کە چاکە چییە ئەلێرە تەبەن ڕێگە خۆش دەکات بۆ جیاکردنەوەی هەردوو جۆر چاکەکە ئەوەی کە بۆ ئێمە چاکەوەی لە خۆیان چاکە ئەڵێ بەڵام ئەوەیان کە چاکە ئایا لەبەر ئەوەی کە چاکە بۆیە خۆشەویستە ئەین لەبەرەوەی کە چاکە خۆشمان دەوێت یان لەبەر ئەوە بۆ ئەو کەسە چاکە بۆیە خۆشەویستە یعنی ئایا شتەکە لە خۆیان چاکە ئێمە لەبەر چاکیەکەی خۆشمان دەوێت یا لەبەر ئەوەی چاکە بۆ ئێمە بۆیە خۆشمان دەوێت یعنی ئێمە خۆشەویستیمان بۆ چاکە هەیە یا خۆشەویستیمان بۆ ئەوە هەیە کە سوودمان پێ بگا و چاکەکە بۆ ئێمە بێت وەکوتم دەکرێت شتێک بۆ یەکێک چاک بێت بە معنایە و بۆ یەکێکی تر چاک نەبێت ئەم جۆرە لە چاکە جیاوازە لەوەی کە ئێمە شتێکمان خۆش دەوێت چونکە چاکە ینی لەبەر چاکیەکەی خۆشمان دەوێت نەک لەبەر ئەوەی چاکە بۆ ئێمە دەکرێت ئەو کەسە چاک بێ بەڵام چاکبوونی ئەو لە شوێنەکە زیان بە ئێمە بگەیەنێ بەڵام لەوێوە کە زیانی بە ئێمە گەیاندووە ئێوە ناکا کە ئێمە خۆشمان نەوێت ئێمە لەوێوە خۆشمان دەوێت کە خۆی چاکە ئیتر زیانی ئەوەی کە لەو دەکەوێتەوە زیان بە ئێمە بگەیەنێ بە بەرژەوەندیەکمان یا زیانی پێ نەگەیەنێ ئێمە لەبەر ئەوەی چاکە خۆشمان دەوێت و ئەمە لەوانەیە لە هەندێک شوێنە خۆتان هەستان پێکرد بێت جاری وایە شتێکەیە کەسەکە دەیکات بەس دەزانی زەرە لە مەساڵەحەکانی تۆ دەدا بەڵام لەبەرەوەی شتەکە چاکە تۆ لەگەڵ یایکە بیکات لە عینی کاتیشە زیانی بۆ تۆ هەیە بۆ بەرژەوەندیەکانی تۆ یعنی زیان بەخشە بەڵام چاکە لەبەرەوە کاتێک کە تۆ کەسەکەت لەوێوە ویست کە چاکە خۆشت ویست ئەمە زۆر جیاوازە لەوێوە کە لەوێوە بتەوێ بۆ تۆ چاک بێت ئەم کەسەی کە بۆ تۆ چاکە شتێک دەکات بۆ تۆ چاکە هەر ئەم کەسە لە کەسێکی ترەوە کە ئەم شتەی بەرامبەر دەکرێت ئەوەی کە کردوویەتی خراپە بۆ یعنی لێرە ئەوەی کە نزبیە بۆ ئێمە چاکە جارێک خراپە و جارێک چاکەوە ئەمە لێک دژیە ناکرێت شتێک جارێک چابێ ئەوە بە نسبەت ئێمەوە یەکێکمانەوە چاکە و بە نسبەت یەکێکی ترمانەوە خراپە بۆ نمونە من کە لەم مەوقعام ئەو کەسە شتێک دەکات بۆ من زیانی هەیە من لەبەرەوەی لەم شوێنام بۆ من خراپە بەڵام بۆ ئەوەی کە لەو مەوقعی ترایە ئەو شتەکە دێت بۆ ئەو چاک دەبێت بەڵام ئەگەر من بچمە شوێنی ئەو من ئێستا لێرە ئەو کەسە بە چاک دەزانم بۆچی چونکە لە بەرژەوەندیم نایە بەڵام ئەگەر من بچمە شوێنی ئەو هەر من نەک دوو کەس هەر خۆم لەوێوە کە سەیری دەکەم دەڵێن تۆ خراپی بۆچی چونکە لەویا زیانم پێدەگەین ئەو کاتەیش زمانێک نیە ئەمەی کە تۆ بە چاکە داناوە لە موقفێکی ترا تۆ خۆشت بوێ بۆچی چونکە لەویا چاک بۆ تۆ بۆیە خۆشەویستوە بەس دەکرێت لە موقفێکی ترا خراپ بێ و کاتە تۆ خۆشت ناوێت بەڵام کاتێک کە کەسەکەت خۆش دەوێت لەوێوە کە چاکە ئەلێرا تۆ ئەوە نییە کە لەم موقفا من خۆشم دەوێ و لەویا خۆشم ناوێ و لەویا زەرەرت ئەوەی کە ئەو دەیکات زەرەری تیابێ لەبەرەوەی کە حەقا ڕاستە لە لای تۆ ئەگەر زەرەری تیابێ بۆ تۆ یا قازانجی تیابێت تۆ هەرە و کەسەر خۆش دەبێت لێرەوە ئەوەی کە لەوا خۆشت دەوێت چاکەکەیە ینی چاکیە نا سوودە نە چێژە ئەمانە بەڕاستی دەبێت بە وردی جا بکرێنەوە بۆچی چونکە ئەمانە جا نەکرێنەوە ئێمە ئەو ئەساسەی کە هاوڕێیەتی لەسەردا دەمەزرێت بۆمان دیاری ناکرێت
ئەو کاتە ناتوانین بڵین ئەم دوانە لەسەر چه ئەساسێک هاوڕێن و هاوڕێتی دەبێت لەسەر چه ئەساسێک بێ ئایا دوو کەس خۆشی کۆیان دەکاتەوە و دائیمە لەگەڵ یەکن هاوڕێن ینی پێکەوە کات دەبەنە سەر کاتێکی خۆش دەبەنە سەر بەمەی کە کاتێکی خۆش دەبەنە سەر بۆ خۆشی و خۆشی بنەمای پەیوەندیەکەیانە ئەمە هاوڕێن بەمە و یەکیان خۆش دەوێت لە ڕاستی ئەمانە کە زۆریش پێکەوە یا ئەمانە یەکیان خۆش ناوێ بەڵام پێکەوە کە کۆ دەبنەوە بەزمێک دروست دەکەن و بەزمەکە خۆشی لێ دەبینن و لەوێ وایتر لەگەڵ یەکن ئەگەر بەزمەکە نەمێنێت ئەو کاتە پەیوەندیەکەش نامێنێتەوە یا ئەوەیە پێکەوە کۆبوونەتەوە لەسەر شتێکە هەر یەکەیان سوودی لێ دەبینێن لێرەوە ئەوانە ئایا ئەمانە هاوڕێن ئایا یەکیان خۆش دەوێ یا لێرەشەوە ئەگەر ئێمە سوودەکەمان ئەو ئیشەکە سوودی بۆ هەردووکیان هەیە نەما چی ڕوودەدا و پەیوەندی ئایا دەمێنێتەوە ئەوان لەگەڵێکا دەمێنەوە یا دەپشتێن بێگومان دەپشتێن کاتێ بنەماکە سوود بێ لەبەرەوە دەبێ بن ئەو بنەمایە بدۆزینەوە کە هاوڕێتی لەسەریدا دەمەزرێ و هاوڕێتیەکە هاوڕێتێکی ڕواڵەتی نییە و هاوڕێتێکی جەوهەری و بنچینەیە و ئەمەیان دەکرێ ئێمە هی ئەوەیە کە پێی بڵین هاوڕێتی یعنی ئەوانی تر ئێمە بەڕواڵەت بە قسەکردن بە ناو پێیان دەڵێن هاوڕێتی لەبەرەوەی نادەقیقین لەوەی کە ناو لە شتەکان بنین لەبەر ئەوەی ناوی هەندێشت بۆ ناوی تر بەکاردێنین بۆی جوانیکەی ئێمە خۆمان دێن ناوی هاوڕێ بە ناوی هاوڕێتیەوە ئەومان ناو و دڵیشمان پێ خۆشە دەڵێن هاوڕێکەمان ئەوانە هاوڕێن ئەمە هاوڕێیە ینی ئەمانە باز دەکەین ڕووپۆشێکی جوانن پێداون ئێستا ئێمە تێگەیشتین ئایا ئێمە کەسێکمان خۆش دەوێ لەبەرەوەی خۆشەویستە یا خۆشمان دەوێت لەبەر شتێکی تر یعنی وەکەوەی کە پێی دەڵێن خاڵە بۆی چۆلەکەمان بۆ بگرێ یا فعلەن لەبەرەوەی خاڵە بۆیە پێی دەڵێن خاڵە چۆلەکەمان بۆ بگرێ و نەگرێر خاڵەیە ینی چاکەوە نییە کە تۆ بە سوود و چێش کۆکەیتەوە چاک بەرهەمی بە سوود و چێژ نییە من باسم کردوتم سێ بنەما هەیە دەکرێت بنەمای چاکە ئەسەن بنەمای سوود و چێژەکەش نەفیکاتەوە ینی شتێک چاک بێ بەڵام زەرەری هەبێ و ئازاریشێ یعنی دەکرێت ئەوەی چاکە بکەوێتە مووقفێکەوە شوێنێکەوە ئەو شوێنە هەم زەرەرت لێ بدا هەم ئازاریشت پێ بگەێن بەڵام لە عینی کاتە کە زەرەری لێ دەدا و ئازاریشت پێ دەگەێنێ تۆ هەر ئەو شتە دەکەیت یعنی لێرەوە ئەمە نییە کە ئەم دوانە کۆی ئەم دوانە دەکاتە شتێکی ئەو شتە چاکە کە سوود و هێنی هەبێت ئەمە ئەرستۆ دەڵێن بەڵێ بڵێ بابا ئێستا لەسەری بەردەوام دەبێت تەبا نەبوو ماوەی کە هاوڕێتی لەسەر ئەساسی چێژە دواتر دەڵێ هاوڕێتی ڕواڵەتیە و ئەوەش لەسەر ئەساسی سوودارە ڕواڵەتیە بەس لێرە ئەو چاکەی کە ئەرستۆ بەکاری دێنێ دەڵێ ئەوەی بڵێن بە سوودە لەگەڵ ئەوەی کە چێژدارە چاکن هەردووکیان مەبەست لێرە دوای ئەوە یەکسەر دەڵێ ئەوەی چاکە بۆ ئێمە دەبێت جایکەینەوە لەوەی کە چاکە لە خۆیان کە ئەمەی وت ئەو کاتە تۆ تێدەگەی ئەرستۆ باز لەوە ناکاکە ینی لای ئەرستۆ و دووشتە تێکەڵ نییە ئەوەی چاکە بۆ من لەگەڵ ئەوەی لە خۆیان چاکە ینی چونکە جای دەکاتەوە بەڵام لێرە ئەو بەهۆی ئەوەوە کە ئێمە دووشت هەردووەوەی بە سوودار بە چاک ناوی دەبین دەڵێن باشە بۆمان چاکە بۆمان ئەمە ئیشکالەکەی دروست کردووە ینی ئیشکالەکە لە وشەکانە لەبەرەوە تۆ بۆ ئەوەی ئەمانە لە یەکتر جیاکەیتەوە من پێم باشە وشەی سوود لەگەڵ وشەی چێژ لەگەڵ وشەی چاک ئەمانە ئەم وشانە بۆ ئەو سێشتە بەکاربێنین کە جێمان کردووە یعنی ئەو کاتێک تۆ دەزانی چاکە ئەوە نییە کە بۆ من چاکە بۆ یەکێکی تر خراپە چاکە ئەوەیە کە لە خۆیان چاکە و لەوێەوە چاک نییە کە بۆ کەسێک چاکە لە خۆیان چاکە دەکرێت ئەمە بۆ کەسێک ئەمەی کەش کە دەڵێن بۆ ئێمە چاکە لە ڕاستیا چاکە نییە ئەمە سوودە ئێمە دەڵێن بۆ من چاکە ینی بۆ من بە سوودە بەس وشەی چاکەکەم بەکارێنە ئەوەنە لە ڕاستیا شتێک نییە بە ناوی ئەوەی بۆ من چاکە هەر نییە ئەمە وجودی بۆ من چاکە نییە بۆ من بە سوودە بە زمان ئێمە لە زمانی یۆنانیشا دیاریار گریکیشا چونکە
لە عەرەبیەکەوە لە تێکستەکانی تریشە هەستم کردووە و دووشتە تێکەڵ کراوە و تێکەڵیەکی بە تێکەڵیەکی زمانی تێکەڵ کراوە لە کوردیەکەی خۆشمانە هەر ئەو تێکەڵی هەیە لە عەرەبیەکەشا کە دەڵێی خەیر هەر لەویشا تێکەڵی لەبەرەوە کە لە وشەکانە تێکەڵی هەیە تۆ ناچاری چی بکەی بە دوواداچوون بکەی لە مەعنا جیان کەیتەوە و ئەوە ڕوون کەیتەوە بە تەواوەتی تا جا بێتەوە تەمەن ئەم مەوزوعە من لە لایەکی تر بە وردی باسم کردووە ئەو باسێکە لەسەر مەوزوعی قەدەرە لەوێ ئەم سێ بنەمایە وابزانم بۆیە یەکەم جار کە زۆر بە ڕوونی و بە تەفسیلی ئەو سێ بنەمایە جا بکەمەوە لەو هێنایە لەو وانانەیە کە لەبارەی قەدەرەوەیە لەوانەکانی ئەخیری ئەم سێ بنەمایە بە تەواوەتی جا دەکرێتەوە و ڕوون دەکرێتەوە کە هەر یەکەیان چییە و چۆن نیە بەس لێرە تەبەن ئەرستۆ تەنها ئەوەندە دەڵێ ئایا ئەوەی بۆ تۆ کەسێکت خۆش دەوێت لەبەر ئەوەی بۆ تۆ سوودی یا چێژیەیە ئەوە کەسەکەت خۆش نەویستووە دەیەوێت ئەمە بڵێت لەبەرەوە ئەو پەیوەندیە هاوڕێیەتی کە لەسەر ئەم ئەساسەیە پەیوەندێکی ڕواڵەتیە اینجا ئێستا درێژەی پێ دەدەن نەزانم ڕوونێست من وابزانیە لە عینەکە دەڵێ چونکە من جام کردەوە بەس ئەرستۆ لێرە تێکەڵی دەکاتەوە جارێکی تر بەس دواتر بەمە کە ئەو پرسیارە دەکات جارێکی تر دێت دەیەوێت بۆمان بکاتەوە ئەڵێ ئەگەر ئەوانەی خۆش دەویسترێن ئەو سیانە بن یعنی خۆشویستراوەکان لای ئەم وتمان چاکەکار بە سوودەکەیە بە سوود و چێژدارە لەگەڵ چاکەکان دەیکاتەوە بە سێ جارێکی تر ئەڵێ ئەگەر ئەمانە ئەم سیانە سێ دانە بن ینی خۆشویستراوەکە سێ دانە بێ و سێ جۆر بێ چونکە ئەمانە جیاوازن چێژ جیاوازە لە سوود و جیاوازە لە چاکە ئەمانە سێشتی گیان مادام سێشتی گیان و هەرسێکیشیان خۆشویستراون کەواتە ئەوانش کە ئەمانەیان خۆش دەوێ دەبێت سێشتی سێ کەسی جیاواز بن ینی سێ دۆخی جیاواز بێ کەسەکان بێت ینی ئەوەی چێژی لە شتێکە خۆش دەوێ لەگەڵەوەی سوودی دەوێ ئەم دوو کەسە جیاوازن یعنی خۆشەویستەکەش ئەوەی کەشتەکەی ئەفەن ئەو کەسەی کە لە کوردیا تەبان بۆ وشەی خۆشەویست اسمی فاعلمان نییە یعنی وەکو چۆن دەڵێن عاشق و معشوق یعنی خۆشویستراو هەیە هەیدی لانا بڵێ دەبێ بڵێ چی ئەگەر بتەوە اسمی فاعلەکە دینکەی دەبێ وەکو اسمی فاعل نێڵێت دەبێ بڵێ ئەو کەسەی کە ئەو شتەی خۆش دەوێ لەگەڵ خۆشویستراوەکە یعنی خۆشویستراوەکەمان هەیە و ئەو کەسەشمان هەیە کە ئەو کەسەی ئەو شتەی خۆش دەوێ یا ئەو کەسەی خۆش دەوێ مادام خۆشویستراوەکە سێدانەیە کەواتە ئەوەشی کە ئەوەشی کە ئەم سێدانەی خۆش دەوێت یەکدانە نییە ئەوانی سێدانن وە سێ کەسی جیاوازن کە خۆشویستراوەکە و ئەوەی کە خۆشی دەوێت سێ جۆر بن سێ کەس بن کەواتە سێ جۆری هاوڕێیەتی هەیە بۆچی چونکە هاوڕێیەتی لە بینی ئەوایە کە خۆشی دەوێت لەگەڵ ئەوەی کە خۆش دەویستێت یعنی خۆشویستراوەکە و ئەوەی کە ئەم خۆشی دەوێت ئەو یەکەم جار بابەتەکەی تاریت کرد چیمان خۆش دەوێت اینجا دەڵێ ئەوەی کە ئەوەی خۆش دەوێت هەر یەکەیان ئەمانە جا دەکاتەوە ئەوانی سێ جۆرن وە لێرەوە دەڵێ سێ جۆر لە هاوڕێیەتی هەیە هاوڕێیەتی لەسەر بنەمای چێژ هاوڕێیەتی لەسەر بنەمای سوود هاوڕێیەتی لەسەر بنەمای چاکە تەبەن هەر جارێکی تر ئەوەی لەسەر بنەمای چاکەیە باسی ناکاتەوە باسی تەنها چی دەکات سوودەکە و ئەوەی کە لەسەر بنەمای چێژە لەگەڵ ئەوەی لەسەر بنەمای سوودە ڕۆشنەوانیە بابەتەکە لێرە تەبەن دێتە ناو بابەتێکی تر بەیوام کاتەکەی کەمە ئەگەر کاتەکە کەمە واز دەکەم ئەم بابەتە باشترە کە بە درێژی باسی کەم تەبەن باسەکە لەوەیە بە کورتی لێرە باسی دەکەم و لەوانەی داهاتوەوە لێرەوە دەست پێ دەکەینەوە جارێک یەکێک لەو هاوڕێیانە پرسیارێکی کرد لەبارەی ئەوەی ئایا ئێمە شتانێکی مادی دەکرێت بڵێن خۆش هاوڕێیەتی لە بینی ئەمە شتانێکی مادیا هەیە یا خۆشەویستی لە بینی ئەمە شتانێکی مادیا هەیە تەبەن یەکێک لەو شتانی کە لەم بابەتە باز دەکرێت ئەمەیە ئەویش ئەوەیە دەڵێ کاتێک کە تۆ چاکەت بۆ کەسێک دەبێت ئەو کەسێک کە چاکەکەت بۆی دەوێت بەمە بزانێت تەبەن لێرە دەچینە ناو مۆزوعی پێزانینەوە ئایا ئەمە
دواتر ئەمە بە وردی دەبێ باز بکرێت یعنی چی من کاتێک چاکەیەکم بۆ کەسێک دەوێت یا چاکەیەک لەگەڵ کەسێکا دەکەم دەبێ ئەو کەسە پێی بزانێ یعنی پێی بزانێ بۆ ئەوەی من منەتی بەسەرا بکەم یا پێزانین شتێکی ترە ئەم مەوزوعانە لە وانەی داهاتووە لە ڕێگەی ئەم پەرەگرافەوە کە بەڕاستیەت ڕوونی ناکاتەوە تەنها باس لەوە دەکا دەڵێ ممکن نییە دوو کەسی هاوڕێبن ئەگەر بێت و ئەم هاوڕێیە چاکەی بۆ ئەو کەسە دەوێت کەسەکە پێی نەزانێ یعنی زانینی بەرامبەر ئەمە نەبێت وەکو ئەوەی بۆ نمونە ئەمە کەسانێکمان خۆش دەوێن کادار نەمان بینیون ئەوان بەمە نازانن ئایا ئەم کەسانێک کە خۆشمان دەوێن ئێمە دەتوانین بکەوینە ینی هاوڕێیانین هاوڕێتی لە بینی من و ئەوانە دروست دەبێت کە نەمان بینی و نایان ناسین و خۆشمان دەوێت یا وەکو هاوڕێتی لەگەڵ تەنها ئەوانە دروست دەبێت کە لەگەڵمان و وە پێکەوە دەژین دەتوانین هاوڕێ بین ئەی ئەگەر وایە بۆچی ئێمە یەکمان خۆش بووە بۆ نمونە ئەی ئەگەر وایە بۆچی ئێمە ئەو کەسانەمان خۆش دەوێن کە نەمان بینیون یا حەل لە ژیانە نەماوەن ئەسڵەن تابیان لا وانەی داهاتوو بەمە وانەکەی بڵێن دواتر دەست پێ دەکەیت